ئەرسەلان پیاوێکی نەخۆشە و لە ماڵەوە کەوتووە و ناتوانێت بچێتە دەرەوە، بۆیە هەمیشە لە ماڵەوە بە دیاری یادگاریە تاڵەکانی ژیان بەسەر دەبات. لە نامەیەکدا دەیەوێت حکایەتێک بجێڕێتەوە، بەڵام بۆ چێ و بۆچی؟ با تا کۆتایی بینەری ئەو چیرۆکە بین. شنیار و دلێر ماوەی 10 ڕۆژە هاوسەرگیریان کردووە، ئەمڕۆ بە سەردان گەڕاونەتەوە. کچم کە ئەڕۆی بۆ ئەو سەفەرە جلوشتی زۆر بەرە لەگەڵ خۆتا، دنیا زۆر ساردە. نا بێخەم بە سەرمای نابێ ئینشاڵڵا. مامەجان لەسە خۆ کوڕی خۆم، لەسە خۆ کوڕی خۆم، لەسە خۆ يا الله يا الله يا الله الحمد لله. خۆ بەخێر خێر بێ باوکێکیان. خۆش بیا خۆ کچی کوڕم بەتەمانە بچنە چێنە. وەڵا مام ئەرسەلان بەتەمانە بگەڕێم بچینە لای بێخاڵ و جوندیان و ئەگەر بکرا دەچینە لای هەورامان و دەیشاوە لە سەخێرە بە زۆر ئاگاتان لە خۆی باشە؟ بە سەرچا مام ئەرسەلان بێخەم بە کوڕی خۆ جان دەمەوێت لەبێ کچی خۆم بەتەنێ ببینێمە یەک دوو قسەم هەیە لەگەڵی. بە سەرچاو مام ئەرسەلان ئەمن دەڕۆم ئەنگۆی سرحەت خۆتان وەرگرم. دەمەوێت لەبێ کچی خۆم بەتەنێ دوو قسەم بکەم، دە هەستە مەزانێکم بدە. باوکە بڵە بە قوربان. خوانەکە کچیم هەرە من با بە قوربانی تو بیتم. خوانەکە کچی خۆ بگرە ئەو نامەیەت دەمێ نەکەی ئێستا بیخینەوە، وعدم پێ بدە پاش هەفتەیەکە بیکەوە بیخینەوە باشە؟ ئەی باوکە گیان بۆ ئێستا نەیکەمەوە. نا کچی خۆ ئەم من چم پێ گوتی وە بکە کە لە سەفەرەکەت گەڕایەوە بە ئیسلاحەتی خۆت بیخینەوە باشە؟ باشە باوکە بەباشە ئێمە ئاڕێین. بڕۆ کچم خوداوە پێغەمبەرتان پارێزێ. خواتان لەبێت خواتان لەبێت. شنیار و دلێر گەشتێکی خۆشیان ئەنجامدا و گەڕانەوە ماڵی خۆیان. الحەمدوللا و جارەش بە سەلامەت هاتینەوە. شنیار شتێکم بەبیراتەوە نەمیزە و هەفتەی باسی ئەو مەوزوعی بکەم چکە لە سەفەر بوونی و جەوت خۆشمان دروست کرد بوو، بەس بەزدی شتێکم لە دەریە دەمەوێت پێتی برێم. ڕۆژێک پێشەوەی بڕۆین چوینە ماری بابەت، بابەت گوتی دەمێ قسە لەگەڵ بکەم بەتەنێ، هەرچەندە ئەو مەوزوعە پەیوەندی بە منەوە نییە حەدم نییە تەداخولکەم، بەس مادام من تو ژن و مێردی نابیست لێک بشارینەوە. ڕاستەکەی چ بۆ مەوزوعە؟ وەڵا هیچ نەبوو جەرگم، بەسی تر بیریە کردم و بێتاقەت بوو بۆم، خۆ دەزانێ ها لە ماڵیان نەماڵم و لەبەر ئەوە ژینە هیچ چیوان نەبوو. هێ باشە گەر هەرەوە بێ گەور با سناپێ بکەین. سناپ؟ دیسان سناپ باشە شنیار لەو سروشتە جوانەی کوردستان 50 سناپت کرد، ئێتە بەسە سناپ؟ با لە هاتنەوەشەمان بێدی بووسە. شنیار بەڵێ ئەوە ئەو برادەرم لەوەتەی کە ڕۆیشتینە هەر تەلەفۆنم لۆ دەکات دەرێ دەمەوێت یەک ببین لەوەتەی ژنەتی نای ئاگات لە من نەمایە و چێ ژنەکەت ئەتوی بەستیتەوە جەعای بە بابچمەکەنی باشە؟ ستوێز نیە لەگەڵ خۆم دەتوینمەوە؟ نەوەڵا گیانەکەم بەس تەخیر نەبوو. باشە جوانە من دەڕۆم. باشە گیانەکەم زوو دێمەوە هیچ نایە دەتوینم؟ نەوەڵا ئەگەڵ لە خۆم دە باش خواحافیز. خوار لەگەڵ. ئەمڕۆ لەسەر بەڵێنی باوکی شنیار تا مەزرۆی خوێندنەوەی نامەکەی باوکێتی.
کچە خۆشەویست دەکەم شنیارجیان لە دوای ڕۆیشتن تۆ لە زاران تەنیاتر دەبم پێویستیم بەوەیە گفتوگۆم لەگەڵ بکەی کچەکەم جێم بۆ بگری و قسەت بۆ بکەم و قسەم بۆ بکەی من لەو بێدەنجیە دەترسم بێدەنجی ڕەجەیەکە لە مردن ئەو بێدەنجێ ماڵەکەمان بۆتە تەوقێک لەوە دەترسم بمکوژێت کچی شیرینم حەزم لە ناز و تووڕۆبوونەکانتە ئیتر لە دوای تۆ شەڕ بە چێ و فرۆشم پێم ناڵێ لە دوای تۆ چێ گوێم لێ بگرێت و باسی ئەو دنیا پڕ لە نهێنی بۆ بکەم هەناسەکەم شنیارجان تۆ هەمیشە پرسیارت دەکرد کە بۆ بم دایکت سادین بەرامبەر بەیەک وانیا بۆ یەکتر نادوێنین بۆ یادگاری خۆش لەگەڵ یەک ناجێڕینەوە بیرمە هەمیشە پرسیارت دەکرد بۆ تۆ دایکم بەیەکەوە ناچنە دەرەوە بۆ خاڵین لە خۆشەویستی کچم ساڵانێکی زۆرە خۆم لە پرسیارەکانت دەدزمەوە هەر جارە بە شێوازێک وەڵام دەدایەوە کە دڵنیا بم باوەڕت بە وەڵامەکانم نەبوو بەڵام کچی خۆم ئەمڕۆ لەو نامەیەدا ئەوە تا هەموو نهێنیەکانت بۆ ئاشکرا دەکەم هیوادارم لەگەڵ دلێری هاوسەرت سەرکەوت و سەرفراز بن شنیار زۆر لای سیر بوو کە بۆچی باوکی هیچ نهێنیەکی باز نەکردووە دنیایەک پرسیاری لا دروست بوو باوکە گیان چۆنیت؟ کچی خۆم لە خوای بەزیاد بی دیارە گەڕانەوە هەرۆڵا باوکە گیان گەڕاینەوە یاخۆ بەخێر بێنەوە ئیشەڵڵا کاتێکی خۆشتان بەسەر بردیە پێم بریێ دلێر لەگەڵت کووە باشە؟ باوکە گیان خەمە نەبێت دلێر باشە بەڵام لە نامەکەی ویستوتە نهێنیەکەم پێ بڵێیت و هیچیشە تەواو نەکردو نامەکە بۆم هیچ تێ نەگەیشتم ڕاز دەکەی کچم هەمن باقەس بۆم کردو هەتا سەردانم بکەی زوو بێی ئێستاکەش ئەگە دەتەوێت تەواوی بابەتەکە بزانی ئەوە نامەی دووەمتم لۆ حازر کردێ وەرە بی بە باشە بەس بەبەرزەچی بە دلێری برێگە دلێر ڕازی بوو ئەو زەوەرە ئەی باوکە گیان ناتوانین بە تەلەفۆن پێم بڵێ؟ نا کچی خۆم نا تەلەفۆن ئامێرێک و تەلێکی سارد و سڕا ئەو تام و تێژەی کە لە نامە هەیە لە مۆبایلی نییە کچی خۆم وەچی پێت ئیزن لە دلێری وەرگرا وەرن بەشی دووەمی نامەکە وەرگرن باشە دوم حازر کردی باشە؟ باشە باوکە گیان با دلێر بێتەوە ئەگەر ئیشی نەبوو پێڵم بمێنێ بۆ ئەوێ ئەی دەرمان و شتەکانە تاو نەبوون؟ مایتم کچی خۆم غەمی هەندێت نەبی مایتم هەر وەختی لێم بڕا پێت دەڵم باشە؟ باشە باوکە گیان خاو لەگەڵ خوارد لەگەڵ کچی خۆ خوارد لەگەڵ شالە هەی خوانە ناوت بە شالە نەلە لە گەنجینە لە پیری بە کەلکم نەهاتی ئەتو لە چێی چیت ئەوێ چی ئەو هەموو هاوارکردنە چیت ئەوێ وەرە بم بە ژوورەکەی خۆم بێزارە کردووی خوا لە ناو دەمە بە بێزارە کردووی لە کۆڵم نابیتەوە بەخێر بێتەوە گیانەکەم بە قوربان جانی من ئەی دەستەکان خۆش چێلەوە زێت لەشە نەدا عزێتی چی عافێتت بێ بەجددی قاوەکە دەرەجەیەکە عافێتی بێت لەکە دەستت خۆش بیا خوا خۆش بیت ئێ چیت کرد چیت نەکرد؟
وەڵا کچێ چم کرد چوم لەگە برادەکەی چوومە دەرێ چوین پیاسەمان کرد و تێر قسەمان کرد و دوایە چوین دۆمینۆشمان کرد وەڵا شێر بوو یاڕەوی کچێ حیفت نەکرد مێردتم شێرم شێر دوو دەستم دۆڕان دواتمەوە زۆکەی بردنەوەیە کچێ وەڵا ئەو زۆر بە قۆتە لێی نابەمەوە کەلچی نییە دە باشە ئەڵێم جانەکەم چیم بۆ ماڵی باوکەم زۆر بیریانەکەم ماڵی بابت ئەی بەسەر چاو لۆ ناوەڵامی غەریبیان دەکەم بەزدی شنیار ئەو ماوە کورتەی کامنت و وا بووینە ژن و مێرد و ژانی ئەو سەرگیریمان پێکینە دڵی دنیام بۆی خۆشەکات و ڕێزە داک و بابم دەگری ئەم نیش بەو بۆنەیەوە داک و بابی تو داک و بابیم نیشە ئەودا ئەگەر حەز دەکەی لای ئێواری دەچین باشە تا باشە گیان زۆر باشە ژێ ئەوە چییە؟ ئەمە نەمگۆ شۆربایەکم لۆ بکە من حەزم لە هەرچی بوو بیخۆم ئەبێت تۆش ئەوە بخۆی کچێ من ناتانمەوە خواردنانە بخۆم ئەمن سەد دەردە نەخۆشیم هەیە منیش وەکو تۆ نەخۆشم گەورەترین نەخۆشی منیش تۆی لە کۆڵم نابیتەوە دە باشم دەی ئەوەی دادە کا نان نانمان نەماوە نانیشمان نەمایە نەوەڵڵا ئەوە چیەکەیت؟ قووەتە ئیلا بیللا تەلەفۆن بۆ کێ ئەەکەیت؟ یعنی لۆ چێ دەکەم لۆ کچی خۆم دەکەم بۆ تەلەفۆنەکەی بۆ بچە پێی دەڵێم خواردنەک شتێک شۆربایەکم لۆ بکەوە خەریکە بابی لە برسان دەبری داینێ حەیام مەبە لای زاواکەشم داینێ هەتوو باچی حەیای دەکەی چمات و حەیات مایە بچی بڕۆ لای بێنە حەیام مەبە دەرێ بڕۆ لای پیرێژنەرێ وەڵڵا نا تۆ 14 ساڵی کچەکەم ناوەڵە کچە باشی چمە وەڵا خەریکە لە برسان دەبرم ئەو داکەشت هەرمە پرسە وەڵا بەغەمان نەمنی کوشت کچی خۆم ئەگە ئەوڕۆ هاتن لەگە خۆت شۆربایەک شتێکم لۆ بینە باشە بە قوربان دە باشە دەی چاوم نەڕێیە دایکیان ماما چێ دایکە مامۆژە کچێ شنیار وا بزانم لێرە نینە بەخێرا دایکیان کچە جوانەکەم بەخێراتنەوە وە قوربانتان بەخێر بێتەوە دلێکیان مامۆژ سپاس دەکەم مەمنونم کچە جوانەکەم هاتنەوە دلێرگیانەی تۆ نەچی بۆ دوکان وەڵا ئینشاڵڵا لەو هەفتەیەوە دەچمە دوکان بە قوربانە بمێ ئەوە چی هێناوە وەڵاوە شۆربایە بۆ باوکم کردایە گلەی لێ دەکرد بۆ خواردنی بۆ دروست ناکرد ناحاڵ کچێکچم خۆت باش من ئەناسی من کەی وابووم بەس ئەمڕۆ نەمتوانی لێنە منیش نەخۆش بووم دلێرگیان قەلبت ساغ بێ ئینشاڵڵا بە غەڵەت تێنەگەی بەخوا تەلەفۆنی بۆ تۆ کرد ئەوە حایای بردم دایکیان ئەویش ئەزانم بەڵام تۆ ڕۆز ئەلەو باشترە بێ دڵی مەکە گوناحە ئەوی شەر تۆی هەیە بەخوا ڕۆڵە ئەوەنەی من باشم ئەزانم دایکیان چ ژنێک باشە چیەکەیتر یا خۆ بەخێر بێنەوە باوکەیان یا خۆ بەخێر بێنەوە کچی گەورەی خۆم وەرە وەرە باشی بابت وەرە باوکەیان یا خۆ بەخێر بێنەوە وەرە کوڕی خۆم وەرە یا خۆ بەخێر بێنەوە کچی خۆم شۆربایەکەت لۆ کردم ئەرۆڵا باوکەیان خەم نەبێت دخوا ئەوە ئیشی تو یا ئیشی کچەکەم بوو ها جا من کەی بۆم نەکردووی وەس وەس ئەوە چاوت بە زاوایەکەی کە تێ قسانە دەکەی بڕۆ بڕۆ لەبەر چاوم ناکەوە یا خۆ بەخێر بێن کچەکەم یا خۆ باوکەیان سەر هەردوو چاوە سەلامەت بێ کچی خۆم جان دلێر لە ماما بەتەنە لەکە کچی خۆم بەتەنە بەجێ دێلی بەسەر چاو کچی خۆتە ئەدە باش فەرمدایشە باوکەیان نا کچی خۆم جان ئەوە بەشی دووەمی نامەکەیە بە قەس کردووە دوو بەش لە بۆی سەر لە باری خۆت نەبڕی ئەولادی ئەو زەمانەی کچی خۆم بە مانگ بە ساڵ سەردانی داک و بابیان ناکەن بەس دیسان پێ دەڵێم تا نەچیەوە ماڵێ ئەو نامەیە نەخینەوە باشە کچی یعنی گەورەی ئەمە هەموو تەواوکەرەکەیتی هەمووی بە تەواوی تێدا نووسرایە کچی خۆم باشە بەقوربان دەدانیشە
دانشە کچی خۆم یاخۆ بەخێر یاخۆ بەخێر یاخۆ خۆش بەخێر بێ شنیار بەڵێ بۆ چتە شاریەوە هیچ نییە هیچ نییە نا هیچ نیکانەکەم بۆ شنیار ئەم نە توو ژن و مێردین پێویست ناکە شتێک لەم شاریەوە هیچ شتێکم نەشاردە تۆ گیانەکەم چی بشارمەوە ئەوە چیە لە ناو دەستەی دیکەتە شنیار نامەیە نامەیە بەڵێ ئەی بۆ دەڵێ هیچم نەدەستنێ شنیار ئەوە چیە شنیار ئەو نامەیە لەلایەن باوکتەوەیە بەڵێ بۆ وا ناڵێ نەمویست بیخوێنیتەوە لەبەرەوەی شتەکە عایلی بوو گیانەکەم باشە پێت گوتمەم ئەم نیشەندە بێتەکێت نیم لە خۆت بخینەوە نا حەزەکەم پێکەوە بیخوێنینەوە نا شتەکە وەرە شەخسیە دەی وەرە کچم شنیار جان با چیرۆکی ژیانی خۆم و دایکت بۆ بجێڕنەوە ژیانی ئێمە حکایەتێکی پڕ لە ئازار و پڕ لە گریان و پڕ لە خۆ خواردنەوەیە جگەر گۆشەکەم والله بەخۆشم نازم لە چیەوە دەست پێ بکەم باسی کامە دەرسەریت بۆ بکەم ئەوەی دایکت بەمنی کردووە برینێکە سارێژ نابێت ڕۆژانە دەست بەدەست نوێژ و دەستم پڕ دەکەم لە غەدر و ئاهەم پڕ دەکەم لە نزاو بۆ ئاسمان دەینێرم کچم 25 ساڵە لە نێو ئازار و غەم و گریان باوکت نوقم بووە مانجی هاوسەرگیریمان بوو دایکت لەگەڵ ماڵی باپیرەت و تەوتەیەکیان بەڵام من تێنە دەگەیشتم مەسەلە چییە هەر تەنها دەیگوت ڕقم لە باوکمە کچەکەم زۆر هەوڵمدا بزانم بۆ باوکی خۆی خۆش ناوێت کەس هەیە لەو دنیایەدا باوکی خۆش نەوێت زۆر هەوڵمدا بزانم شەڕی دایکت لەگەڵ باپیرەت چییە بەڵام بەداخەوە نەمزانی هەر بۆیە ڕۆژێکیان دایکت زۆر لێم تۆڕە و پێی گوتم نابێت چیتر لەسەر ئەو مەسەلەیە پرسیارم لێ بکەیت تێدەگەی منیش بڕیارمدا ئەو بابەتە بە یەکجاری دابخەم دوای 1 مانگ دایکت سەنگەری شەڕەکەی گواستەوە بۆ من ئیتر لەگەڵ من دەستی پێکرد شەڕ لە دوای شەڕ لەبیرمە یەکەم شەڕ ئەوە بوو کە دەیگوت ئەرسەلان نابێ بچین بۆ ماڵی باوکت دایکت قسەی زۆر ڕقا منیش دەمگوت ئافرەت پیرە لێ مەگرە بەدلەکی ساف و ئامۆژگاریت دەکات ئیتر ڕۆژانی هەینی هەموو خوشک و براکانم لە ماڵی دایکم کۆ دەبوونەوە تەنها ئێمە نەبێت ئەمەش بوو بە گرەیەک لەسەر دڵی داپیرە و باپیرە و پور و مامەکانت هێشتا خۆت حەزر نەکردیا؟ بۆ کوێ؟ لۆ چییە؟ ئەنی بەتەواوی نەوڕە بچینە مالی داکەم؟ وەڵام من نایەم. نایی؟ ئەو جارە خاتون لەبەر چ نایی؟ وازانە قسەکانی دێتن بیر چوویەوە؟ نازانێ ئیشکەیت؟ نازانێت چێژ لێنێت؟ جردم ئەتوور هێشتا شارەزای داچی منی هەمووی 2 مانگەمە زەواجمان کردیە بڕوا بکە دەداچی من دڵسافتر نابینەوە بە خودا هیچی لە دڵ نییە من نایەم. دێتە پارەم و هەستە با بڕۆین ئەمە نەریتمان وایە ئەوها ڕۆژی جمعان هەموومان کۆبووینەوە ئێستا برایەکانم لێ خوشکەکانم لێنە تکار لێ دەکەم ئەو نەریتەمان لێ تێک مەدە من نایەم. بۆ کوێ بم؟ ئێستا چم دەزەکەن بە ڕەخنەگرتن ئەوان چی نانیان لەگەڵا خۆمیان لەگەڵ یانە نەخۆم
ئەگات و مەقسەدت داکمە ڕخنە لێدەگری ئەوە داکم هەر بەخۆی تەبیعەتی وایە بەخوای ڕای لە ئیشی کەس نییە دا هەستە با بڕۆی هەستە نەک دایکت لە گەورە بۆ بچووکتان هەمویان ڕەخناگرن و هیچیش نین شەهلە ناوی خوشک و براکانم نێنی ها هەر پێت دەنم هەستە با بڕۆی شەهلە هەستە با بڕۆی لەسەراوان خۆت لە من تووڕاکەی ئەوە هەرنایەم شەهلە ئەوە ئاخی جارە پێت دەرم هەستە با بڕۆی ئەوە توێت لێم بی دەلێم بەدەی دەلێم بەدەی دەی لێم بە لەسەراوان لێم بە ئیلا بالله نای خوای بین هەستە با بڕۆی نایم بیرتە پێش هاوسەرگیریمان خۆ دەکرد بە قوربان و بە ساقی من ببوویتە خۆڵی ژێر پێم ئێستا لەسەر خوشک و براکانت قسەم پێڵێیت شەهلە ئەو زلانە و لەسەر لا ناچێکە لە من ئەیت کچێ کازت لەم لە توودایە ئەمە دوو مانگە پێکەوەین تا ئێستا شەقەکەم لێدای بەڵام بێت و ئەوها بڕوا و ساحیبی ئەو عەقڵەی خۆت بی ئێ کچی ئازیزم نەکبەتێکە لەوەدا بوو کە من شەهلای دایکتم زۆر خۆش دەویست بەڵام ئەو هێندە بێوجدان بوو هەست و سۆزی منی بەکاردەهێنا ئیستیغلالمی دەکرد دەیزانی کە من لە ئاست خۆشەویستی ئەو چاوم داخستووە جگەر گۆشەکەم عەشق هێندە سەختە بە هەموو غەدر و ئازارەکانەوە هەر قەبوڵتە ئیتر کچم دوای 1 ساڵ منداڵمان نەدەبوو هەر بۆیە شەڕێکی تازە دەستی پێکرد ڕاوە بە هەردوو قسانت لەگەڵ بکەم جارەکەم بەد جارێک جێم لێ ڕابدا هیچ غەمم نەبێت وەعد بیا و عیلازانێک کە لۆم نەنووسایی دکتۆر نووسی هەمویان بخۆم بەخوا بشیان خۆیت تازە تۆ مناڵێ نابێت شەهلە بە قوربان منداڵ بوو نەبەدەستە بنە ئەوە خوا دەیدا ڕاست خوا ئەیدا بەڵام تۆ نەزۆکی هۆرمۆنی پیاوەتیت کەمە و مناڵێ نابێت شەهلە چییە؟ منێت و حەی منت بردیە بە قورعان ناتان بچمە هیچ لایەکی هەر باسی منە کچێ واز بینە منداڵ خوا دەیدا خوا دەیدا نەبەسە لێمان بە خودای گەورە تاکە گوناحی من ئەوەیە کە زۆرم خۆش دەوێت من دڵنیامە ئەوە لێ منی خۆش نایە چکە منداڵمان نابی ئەی خوای گەورە لێت دەپاڕێمەوە بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت منداڵێکمان پێ بەخشە با بەختەوەری بگەڕێتەوە ناو ئەو ماڵم لێت دەپاڕێمەوە خودای گەورە خودایە هاڕانەوەتوی لە خوایە شنیارەکەم بە قوربان دوای چەند مانجێک خوای گەورە دوعا و نوزای بابەی قبول کرد و دایکت بە تۆسکی پڕ خودای گەورە تۆی پێدانی وتم ئۆخەی شەڕ کۆتایی هات بەڵام لەگەڵ گەورە بوونی تۆ کاتێک فامت کرد و چیت بۆ قوتابخانە شەڕەکان ڕۆژ بەڕۆژ زیادیان دەکرد چونکە دەیویست لە پێش تۆ باسی ئەو کەسانە بکات کە ڕەچی لێیانە جنێوی پێدەدان منیش کچەکەم بەدەست خۆم نەبوو حەزم نەدەکرد دایکت لەبەر چاوی تۆ جوون بۆ کەسانە بدا و ئیهانەیان بکات چونکە من بە بەردەوام هەوڵم دەدا پەروەردەیەکی جوانت بکەم ڕەوشتێکی جوانت هەبێت کچێ سەمیرە لێ قبول مەکە بە گوێم بکە ئەم قسەی لێ قبولکەی بەخوا زیاترەکات بڕۆ سەر ماڵێ لە گەڕەکە حەیای بەرە بیهێنە دەرەوە ئینجا بیە دەستی مێردەکەشی با ئەمەنەی لێیات عاقڵی کا بۆ حەوشتن شەمیار کچی خۆم بڕۆ خۆفێ خۆت
کورە تۆ گوێ بگرە بۆ من مەترسە مەترسە ئەو کاتە جارێکی کە ناوێرێ باسی کاتەوە بێتەربیەتیوە کچێ خەتای خۆتە خۆت تۆ خۆت فەقیری ئەدی با بێرە باسی من کاجا بزانە چی لێ یەکەم سەمیرە دوایی بۆ تەکەم و دەی باشە بە قوربانمەوەی پێم وتی بیکە ها زەرەر ناکەیت خۆحافیز ئەرێ چێ نایاڵی لە ماڵەکەشما بە ئیستراحەت دوو کەلیمە قسە بکەم ژنێ چەند جارم پێگوتی لە پێش کچەکەمان قسەی بە خەچی مەڵێ بۆ نێڵم بیڵم ئەبێ بیڵم باشترە بۆ پەروەردەی مناڵەکەی خۆم باشە ئەوە پەروەردەیە ئەو جودانە پەروەردەیە تۆ بڵێ بۆ لە داهاتووە بۆ ئێستەی نا بۆ مستەقبەلی چاو کراوە ئەبێت کەس ناوێت لە قسەی بەرامبەرکە بڵێ اینجا مێردەکەشی لەسەر پەنجە ئەوە ئەخلێ بێت وەچی من لە تێ بۆ زۆرەی منداڵەکەمان چایی بوتەوە بابا فێرە ڕۆشتی جوانی کە فێری دوو قسەی جوانی کە ئەوە ڕەوشتە ئەوە چاو کراوەیە کردلاچ بابە تۆ حەقت چییە با بچم بزانم ئەمڕۆ لە مەکتەب لیان نەیەوە بەخوا ئەوەی لی با ئەبێت چاوی دەربێنێ دانیشە شنیار کچم وازم لێ بێنە مەیە شەنیار مەیە کچم ڕۆ ژنەکەی خۆت شنیار وێرە ڕۆڵە لەولا خۆتی بیلە لە دەست ئەو ژنەی هەتا مۆزە منداڵ بوو ئێستا خوا منداڵیشی پێبەخشی نازانم لۆ ڕاستە ڕێناوی یا ڕەبی خودایە هەر بە خۆت ڕەحمەکەم پێ بکە یا ڕەبی کچم ڕۆژێ چەند جاران دەیشکان بووە چ بکەم هەر خۆم دەخواردەوە زارێکیان وتم دەچینە مالی سەرهەدی برام ڕازی بوو لەبەر ئەوەی زۆر کەیفی بە خێزانی سەرهەدی برام دەهات خێزانی سەرهەدی براشم خواردنێکی زۆری ئامادە کرد بوو پێم خۆشە وەک ڕاوچیان بووم کوژە یەک سات نایە ئەو ساڵ سەری حەوت ساڵ ئەو چییە؟ خۆ حازر نەکردی هێشتا؟ زۆر نەوێژە حەزم کات تەواوی من تەواو بووم بەڕاستە؟ شنیاریشم گۆڕیوە دەستت خۆش دەبا بڕێ بابچێ ئەلو گیان ڕازاو چۆنی بە قوربانە بم بەجددی دەوەرن لە ماڵین وەرن دەوەرن بە قوربانە بم وەرن جا ماڵی خۆتە تەلەفۆنی ئەوێ وەرە بە قوربانە بم لە ماڵی ناچین بۆ هیچ شوێنێک باشە بە قوربانە بم دەی چاوەڕێتان تۆ بەڕاستە؟ چییە ڕازاویەت ئەدی ئەوە بەتەمانی نەبچینە مالی براکەم دەوا ئەمڕۆ نەچین ڕۆژێکی تر بچین خوشکەکەم گرنگترەوە هات ئافرەتە تو شێتم دەکەی بە قورآن عەقل لە مێشتی من نەهێشت بابە مالی براکەم وا لە چاوەڕوانی مەدانە دوو ڕۆژە خۆیان حەزر کردە خواردنیا حەزر کردیە تەڕەیان کڕیا دەبا بڕۆین دە تەلەفۆنەچیانەوە کە برێ لە بیرم نەو پێتان بڵێم دێڵە دەی ببوورە خوشکەکەی من گرنگترە لە ماڵی براکەی تۆ ناڕێن دانیشە ئەی خودایە لە دەست ئەو ژنەی خۆیە ئەمدی کوشت عەقلی لە مێشتی من نەهێشت شنیارجان نازانم باسی چی دیکەت لە بۆ بکەم دایکی تیت بەهایەکی لە بۆ من بەجێ نەهێشت بوو لە بیرمە جارێکیان لە ساڵان لە مانگان پێم گوت ئافرەت دوو هاوڕێم هەیە با داوەتی ماڵەوەیان بکەم چونکە من مەچی زۆری وانم کردبوو هەر بۆیە پێم گوت بۆ نیوەڕۆ ئەو هاوڕێیانە دێنمە ماڵەوە خواردنێکی باش و پوختمان لە بۆ ئامادە بکە کورە براکەم بەگوێ منەکەی تەلاقی بە خەڵک ژنی هەیە و تۆ ژانت هەیە ژان ئەمە بەڵای سەرتە کورە ئێمە کامەمان شانسمان هەبووە تا تۆ شانستە بێ ئەزانم بە قوربانە بم ئەمە بەڵای سەرە بەڵای سەر کورە تەلاقی بە یەک چینی تێ هەڵە بینێرەوە بە ماڵی باوکی ئەوەی تۆ بۆ یەکەی چ پیاوێگەی کات لەم ناز و نیعەمەتایە هێشتا منەتەکا بەسەرتا تێیەڵە دە باشە بە قوربانە بم ڕۆ بەلای ئیشتەوە خوارد لەگەڵ خەفەت نەخۆی ژنێ ئەو قسانە چێت بێ ئەوە چییە بوو؟ هیوای برامە گیری خواردو بەدە ژنەکەی و منیشتم کامە شانسمان هەبووە تا تۆ هەت بێ وەڵا بەڕاست نەکەن ئەو گۆ زۆر بێشانسن ئەی چێرەوە براشت کەسی نەدیتەوە ئەتوو نەبی نسحەتی بکەی دەدانیشە بابە وازیان لێبینە وەرە بزانە چت پێ دەڵێم بڵێ ئەو ڕۆکە دەمەیە بەدەست و پەنجە جوانەکانت یەک خواردنی زۆر جوان و بەتامانەوە دروستکەی بۆ خێر
دەمەوێت مامۆستای هێمن و مامۆستاداری داوەتکەم پێکەوە نانەش پێکەوە خۆی. چ زەرور داوەتیان بکەین؟ چێوانە لە برای زیاتر لۆ بن. بە قورئان هەم زیاتر لە 10,000 لە مالیوانە داوەت بووە نانم خواردیە. دەزانی چەند ئەم ناخۆش دێ؟ تەوا ئەمیش بزارێک بێنە مالی من نانی خۆن. با بزانە ژنەکەم هەیە خزمەتم دەکا نازدارە ئاخر ناکرێ نا. باشە بەسەر چاو شنیارم حازر کردووە لەسەر ڕێی خۆت بگەێنە بۆ دەورە. بەسەر چاو بەس تو خواشە نزارم نەکەی ژنێ. باشە باش بێخەم. شەنیار کچی خۆم یاڵە با بڕۆین دەی. مەهابادگیان چۆنی؟ باشی؟ مێردەکە و باشتر بوو لەگەڵ تا؟ کچێ خەتای خۆتە دوو جار بەگوێی مەکە جا بزانە چۆن مەمنونتە بێتەوە. پیا وەکو هەویر وایە چۆن بیشێلیت ئاوا دەرەچێت. تۆ گوێ بگرە واز لەوە بێنە لەم دووسێ ڕۆژایەم بۆلات هەنێ خاڵ هەیە ئەی نووسمەوە بۆت خاڵ خاڵ جێبەجێ بکە ئینجا بزانە چۆن ئەبێتە پەپولە لە بەردەمتا. باشە؟ فرمون يا الله يا الله ده فرمون دي يا خو بخير يا زور سپاس مەمنون مامۆستاجان. سلامت زۆر سپاس مەمنون. بڕوا بکە مامۆستا ئەوڕۆ گەلە ماندی بوون مراجعەمان ئەوەندە زۆر بوو. والله جانا سرم كنت او مراجعه سوى ذاك وزعتان لكم واز لباسكتني دايري بين استعملنا مارينا موضوع شو خوش والله ڕاستەکەی پر مامۆستا تۆ حەزێتە لۆ خوارد پێویستی بۆ ئەزیەتی نەدەکرد ها مامۆستا کورە دەزانی ئەوڕۆ وەڵڵای تەلەفۆنیشان کردن گوتیان کورە نانی نەخۆی بریانیێکی خۆشمان دروست کردیا. مامۆستا ئێمە بریانی چ حالی چ ئەتو هێشتا خواردنی دەستی خێزانی من نەخواردیە زۆر زانایە تا تو ڕاوەستێ شەهلا يا خو بخير يا خو مامۆستا ئەو هاجا بەزار سەردانیەتی وکەین براینا اكيد ان شاء الله. ئەرێ هۆ شەهلا دیارە زۆر سەرقاڵم بخۆم دەچم باشە ئەنگۆ دانیشن ماڵی خۆتانە دانیشن ئەستەغفیرڵڵا ماڵی خۆتانە دانیشن عزيزي بەڕاستی پیاوەکی زۆر بەڕێز و محتەرەمە دڵێکی چاک. اري والله پیاوەکە جێگا شانازیە بەس بەداخەوە دەگا ئەو ژنە بێتاقەت بووە. کاکێ من ژنێ خراپ کارەساتە ژنێ باشیش نعمەتە. بالفعل. نەرمینجان نزیکی گواستنەوەتە تۆ بە گوێی من بکە بەخوا زەرەر ناکەیت خۆت نەیی بەدەستەوە ها زاڵ بە بەملیە ئەسڵەن هەرمێڵە ماڵی باوکی و عایلی توخنی ئەو ماڵی تۆ بکەون جا بزانە یەک کێشە ئەکەوێتە ماڵە نە بەخوا ناکەوێت. دە باشە بە قوربانە بم دوایی تەلەفۆنی بۆکەمەوە باشە جاری خوارد لەگەڵ خاتون دەتایی تێمگەینی لۆ هیچ خوارد نەگرم بەخێنیە بۆنی هیچ خوارد نەچیش ناکەم. وەڵڵای ئەمڕۆنە مەشغوڵ بووم کێشەی ئەوم حەلە کرد هەر مەجالم نەبوو چێژ لێرم. یعنی دەتوێت ئێستا پێم بڵێ هیچ خوارد نەکە دروست نەکردیا؟ نەوەڵڵا بەس لە بۆی سوی چارەسەر و مشکلەی خەڵکی بکەی؟ ئەی چی پەنایان بۆ منە ناو خۆ پشتیان تێ ناکەم. والله بابە ڕاست دەکەی کچێت و شێت یا لە تێم شێتکەی ئەتو لۆ نای مشکلەی مالی خۆت حەڵکەی لۆرە چی مشکلەی مایان مالی خەڵکی وێران دەکەی. ئێستا ئەمە چ بۆ میێوانانە بدێم والی ژۆرە دانیشت. زۆر ڕاستە یە بڕۆ لە دەرەوە خواردن بێنەوە ئەی خۆنەوە ڕۆنەوە ئەوە چارەسەرەکەیە هەی خوا لە ناوت بە ئەو چارەسەرەکەیە ئخ لە لەسەت و ئاخ. فەرماوە دانش لۆ حادزی خير كاكا سلانسي بوا واللهی چتان لێ بشار خێزان و خواردنی حەزر نەکردی نابڵێ خير تسبلو نەخسۆم دەرەسوێنێت وە چ دەوام لە پاش تۆ مسەر و سڕۆکەتەوە گۆڕی تەلەفۆنی لۆ برایەکەی کرد بوو هاتەوە هیچ بریتە خەسەخانە ئیلاجی پێویستیان وەرگرتیە نازانم باشە کاکە چپەمە دەکری حازری نانانە ببيني دكتور يستا دێگەڕێ ئێستا کە ژمانەی وەی نییە ئەمە نانی پێکەوە ناخۆین ئەو تەمەتەمە چنگزیکە یا من دەچمەوێن دەرێ هەرچی خواردنی باشە لۆتان دێن باشە باش إسا صحتك وبين أمري ئەوە لە ناو جێکەتێ بەتانەی بە خۆی دادایە ئەوەندە مادی و هیلاکە نوقی لێوە بەخێر بێن. خدا شفات بدە یا ڕەبی
سەلامەتێک گوتان زۆر نەخۆش بووی. ناوەڵا نەخۆش نییە. نەخۆش نەبوویەتی. ناوەڵا. نەخۆش نەبووی. ناوەڵا. دیارە ئەمن نەخۆش بووم. زۆر ڕاست دەکەی ئەمن نەخۆش بوومەوە. جەوتەنێ. زۆر داوای لێبوردن لە مدیرە تا فەڕاشش دەکەم. داوای لێبوردن لە گۆشت دەکەم. هەستە برایەکانم ئەو گۆ بڕۆن. بەس داوای لێبوردن لەو ژنەی ناکەم ئەمن دەزانم چکو لەگەوەی هەڵچ کەوت دەکەم. فەرمون ئێستا بڕۆنەوە. مامۆستا هەر جۆش مەدەی. ڕۆ پێشم کە ڕۆ مامۆستا کچم دایکت هاوسەرێکی زۆر خراپ بوو بۆ من. هەموو بەیانێن کە دەچوومە دەواو نانی پێ نەدام و بەبێ نان دەچوو. هەر بۆیە هەموو فەرمانبەرەکان گاڵتەیان پێدەکردم. ڕۆژێکیان ئاگایان لە من نەبوو. گوێم لێ بوو بە گاڵتەوە دەیانگوت ژنەکەی ئەرسەلانی لە پیاوەتی خستووە. یەکێکی کە لەولاوە دەیگوت ئەرسەلان چۆن منداڵی بووە. ئەوی دیکەش دەیگوت باجی ئەرسەلان. کچم ئەو قسانم کە گوێ لێ دەبوو ئاگرم تێبەردەبوو. جۆم لە قرچە قرچی دڵم دەبوو. لە ناخەوە تێک دەشکام چ بکەم هەر خۆم دەخواردەوە تا ڕۆژێکیان جەڵتە لێی دام و لە پەل و پۆی خستم. کچم ئیتر من ڕۆیشتم و خۆشیم لە ژیان نەدیت. هیچ کاتێک هەستم بە گەورەی خۆم نەدەکرد. هەمیشە بە بچووچی لە منیان دەڕوانی. دەزانم کچەکەم ئێستا بە چاوێکی پڕفرمێسکەوە چەندین پرسیار لەلا دروست بووە کە دایکت بۆچی منی خۆش نەدەویست. کچم دایکت خۆت دەزانی لە خانەوەدا دەوڵەمەندەکانی شار بووم. لە هاوتای خانەوادەکەی من نەبووم. بەڵام من بەرەنگاری چارەنووسی خۆم وەستامەوە. سۆز زاڵ بەسەر عەقڵم کچەکەم سۆز. وازم لێ نەدەهێنا. وەک تارمایەک لە هەموو شوێنێکەوە بە دوای دەکەوتم. ئەو لە چێ بایە من لەوێ بووم تا ڕازی بوو شوم پێ بکات. ئیتر وامزانی خۆشبەختی ڕووی تێکردم. بەڵام ئاخ نەمزانی بەدبەختی و نەکبەتی بەڕۆکی گرتووم. کچی شیرین دەمەوێت تێبگێت خۆشەویستی تاک لایەنە سەرکەوتو نییە. دەبێ ژیانی هاوسەرگیری هاوتای خۆت بێت. ئەجینا وەک منتان بەسەر دێت کچەکەم. دەزانم دایکت زۆر خۆش دێت. بەڵێ ئاگدارم و دەبێت تا مردینیش خۆشت بێت. تکار لێرەکەم بمرە بۆ دایکت. بەڵام پەروەردە ناشرینەکانی وەرمەگرە. جگەر بۆشەکەم کچۆڵەی ئازیزم. پیاوان هەمیشە حەز بە شکۆ دەکەن. خۆیان دەوڵەمەند دەردەخەن. ئەگەرچی بۆ ڕۆژێکیش خاوەن سامان نەبوون. تکار لێ دەکەم ئەو ئارەزوەی وێران مەکە و ڕێزی لێ بگرە. بە سۆز و جوانی و ڕۆژ مامەلەی لەگەڵ بکە. باشە کچەکەم. کچەکەم دەبێ ئەوە باش بزانیت پیاو هەمیشە شانازی بەوە دەکات کە هاوسەرەکەی خۆشی بێت. بۆیە سوور بە لەسەرەوە خۆشەویستی و بەردەوام بۆی دەرببڕە لەبیر نەکەی. بینای چاوانم پیاو هەمیشە شانازی دەکەن کە هاوسەرەکەیان ڕێز لە خانەوەدەکەیان بگرن. تۆش وابە بە جوانی هەڵبس و کۆتیان لەگەڵ بکە. جگەر گۆشەکەم ئەگەر هاوسەرەکەت تووڕە بوو تۆ بە باوەش هەڵچوونەکانی دامرچێنەوە. ئەگەر هەڵەی کرد بە ئارامی هەڵەکە چارە بکە. ئەگەر شکستی هێنا و کەوت تۆ لە پشتی بە و هەلیستێنەوە. تۆ دەتوانی ببی بە تاجێک لەگەڵ هەر و بدرەوشێتەوە. لە هەمان کات دەشتوانی وەک دڕچێک بیت و بەسەر دڵیەوە. بەڵام کچم تۆ وەک دایکتمە بە تکات دێرەکەم. تۆ ببە بە دەریا ئەو دەبێت بە شەپۆ. تۆ ببە بە ئاسمان ئەو دەبێت بە زەوی. کچی خۆم بڕوا بکە دلێ کوڕێکی باشە. ئەگەر دەتەوێت لە دەستی نەدەیت دەبێ هەموو ئامۆژگاریەکانم وەرگری. ئەوەی دایکت لەگەڵ منی کرد بەرامبەر ئەو دووبارەی نەکەیەوە. ئیتر کچم لە کۆتاییدا هیوای ژیانێکی ئاسوودە و سەرفرازت بۆ دەخوازم. بۆ باوکم چی کردووە؟ هەتا دایکم وای لێ بکە. ژانەکە تەنها هێمن بەوە هادێ بەوە هیچ نییە هەمووشت حەل دەبێت. باشە پێویست بەوەی ناکەوە خۆت تێک دەیت. ئێستا بم بە ماڵی باوکم. ژانەکە هەمووشت بە هادی هەمووشت بە هێمنی و هادی بابیکەین. لێت دەپارڕێنەوە باشتر شیوان نەکەین.
کە خەڵەت بی و دایت تر دێمان عاتسی باشە؟ زمێ بێم شۆ قسە لەگەڵ دایک بکەم کای هەستە بڕبا چێ آخر وەختەکەی هەو نییە درەنگە بڕواتەوی سبەی لە دەردەوە باش؟ نەمە ئێستا بیبینم کایە باشە بەس ئەگەر وابی دەچین بەزە من نایە ژوورێ نانا تۆ لە ناو سیارەکەم و خۆمەڕۆ مەسەرەوە قسەی لەگەڵەکەم باش ئەگەر ئەوە دەوێت دەچین بەس هێمن بەوە هێمن بەوە باشە؟ دەی بابە هێمنی بڕۆین هێڵا هەیە کچم چی بووە؟ لەگەڵ دلێر شەڵتان بووە؟ کچم قسە بکە یا ئەڵڵا خوایە بۆ لای باوکە هاتووی خەوتووە بە یەکیشەوە کچم چی بووە مەم ترسێنە بۆ لای باوکم نهاتوو بۆ لای تۆ هاتوو ئێوەی با بچم دانیشین من دانانیشم لەگەڵ تۆیە بۆ کچم چی بووە دەبیڵێ ئەم شەو ئەبێ شەوی حەشتی تۆ بێت بۆ من چی بکردووە کچم؟ چیت کردووە دایکە؟ پێت بڵێم چیت کردووە؟ لەکوێوە دەست بکەم لەگەڵتا؟ باسی ئەو ڕەفتارە خراپانە بکەی کە بەرامبەر باوکم کردوتە؟ یان بێ باسی ئەوە بکەی کە تۆ بوویتەوە کارێک کە باوکم جەڵدە لێ بە؟ کچم تۆ چۆن ئەو شتان بتزانیوە؟ چۆن زانیوە؟ ئەوەی بەنامە بۆ من نووسیبوو کێ؟ باوکم دایکە قەت ئەوە لێڕە نامینی کچم تۆ غەڵەتێکی کردووی وای نییە کچم مانا منیش هەنەشتی خۆم هەیە کە چەند ساڵە لەناو دڵباشە دوومەتەوە ئەمە پێت بڵێم من کاتێکە کچ بووم و لە تەمەنی تۆیە بووم عاشقی کوڕێک بوو کە بەقەت هەموو دنیا خۆش پێویست هەموو شتێکم بەکرد لە پێناویە تا پێی بکەم بەڵام باپیرت منی نەیابەوە منی دا بە باوکت و باوکیشت بۆ سەرۆت و سامان منی هێنا منیش ڕقی دڵی خۆمم بە باوکت دەرکرد ڕقی باوکی خۆمم بە باوکی تۆ دەرکرد شێت بووم تاوانی چیە دایکە هەتا ڕقی باوکی پێ دەرکەی تاوانی چیە دایکە شێت بووم کچم شێت بووم باوکە گیان ئەرسەلان باوکە گیان
باوکە گیان باوکە ئەرسەلان باوکە ئەرسەلان دهستا باوکە ئەرسەلان باوکە باوکە ئەرسەلان باوکە 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 دەستە توخوا ئەرسەلان ئەستاوا بەجێمان باوکە توخوازە باوکە ئەرسەلان ئەستا تۆ ئەو لە باوکم کرد بەبوونی تۆ وایان هێک شتم پێ بڵێم ئەگەر دایک لە مناڵەکەی خۆی ڕازی نەبێت هەموو کەسێک ئەزانێت کە خێر لە خۆی نابینێت بەڵام ئەگەر ئاهی کەسێک کرد بەسەرەوە بێت و ئەو کەسەش مێردە بێت ئەو کاتە چی دەکا باوکە گیان